سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویست، من مامۆستا شۆج ڕەفیق ئەمین لە ئامادەی هەولێری نمونەی کچان و ئامادەی کلێڤەری ناحوکمی بۆ ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتان دەبم و لەسەر داواکاری ئێوەی بەڕێز و لە بۆی گوتمان شتەکە شتێکی دووبارە نەبێتن سوودێک بگەین بە ئێوە کۆمەڵێک پرسیاری شازمان هەڵبژاردووە لە بەشە جیاوازەکان. لە دوو شەوی ڕابردوودا تاوەکو بەشی شەشەم کۆمەڵێک پرسیارمان شیکار کرد بۆ ئەم شۆکە کۆمەڵێک پرسیاری لە بەشی حەوت هەشت نۆ شیکار دەکەین بە یارمەتی خوای گەورە. یەک لە پرسیارەکان پرسیاری 23 پێداچوونەوەی بەشی حەوتەمە دەڵێت درێژی شەپۆلی ڕووناکیەکی دەرچوو لە گلۆپێکدا گلۆپەکی بینین ژمارەیەک لە درێژی شەپۆلیەوە دەرەچێت جا لێرەدا دوو درێژی شەپۆلی داوە لاندەیەکی داوە 400 نانۆمەتر لاندەیەکی دیکەمانەیە 700 نانۆمەترە. ئەگەر ئەو تیشکە ڕووناکیەی بخرێتە سەر دزەکێکی لادان ئەوە دەتوانین شەبەنجی برژۆڵەی پلەیەک بە تەواوەتی ببینین بەڵام هیچ لە برژۆڵەی پلە دوو نابینێت کەواتە برژۆڵەی پلە دوومان هەیە ئێمەکەمان دووە. ئایا زۆرترین دووری نێوان درزەکانی درزەکە چەندە؟ دووری نێوان درزەکانی درزەکی لادان پێی دەڵێن دی یاخود پێی دەڵێن نەگۆڕی درزەک هیچ فەرقی نییە کەواتە دی داوا کراوە. هەر کاتێک لە پرسیاری بەتیو بڵێتن زۆرترین دووری نێوان درزەکان یاخود برێن گەورەترین پلەی برژۆڵە ئەو دەستەواژەیە واتە ثێتایەکەمان 90 پلەیە. جا یاسای دەنووسین دەڵێن دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا. دیەکەمان دەوێت دی یەکسانە ئێم لامدا لەسەرەوە دیەکە لە ژێرەوە ساین ثێتا لە ژێرەوە. ئێمی پلە دوومان هەیە ئێمەکەمان پلە دووە بزانە ئێمەکەمان پلە دووە ئەوە دوو. لاندەیەکە کامی بەکاربینم ئەگەر ئەو یاسای بە پێی ئێمی بنووسین لاندەستە ژێرەوە ئەگەر پێی لاندەی بنووسین ئێم لە ژێرەوە کاتە پەیوەندی نێوان ئێم و لاندە پەیوەندێکی پێچوانەیە. مادام برژۆڵە گەورەکەمان بەکارهێنا دەبی لاندایە بچووکەکەی بەکاربینین کاتە فکرەکەی لێرەیە ئەو لاندایە بەکاردێنین چونکە ئێم و لاندا پێچەوانە یەکترینە کەواتە لاندایەکەمان چەندە 400 بەڵام 400 چ 400 نانۆ ناقس نۆیە ئەو کردمانە مەتر دابەشی ساینی 90 دەکەین ساینی 90 دەکاتەیەک کەواتە بیکەینە ئەنجام دیەکەمان لە بۆ دەردەچیتن 8 جاران دەتوان ناقس 7 مەتر ئەوە دیەکەمان دۆزیوە. پرسیاری دیکە شیکار دەکەین یەک لە پرسیارەکانی دیکەمان پرسیاری 24 هەر لە بەشی ئاوتۆم دوای پرسیاری 23 دێتن بزانین پرسیاری 24 دەڵێت چی و چی شتێکی نوێی تێدایە. دەڵێت لە تاقیکردنەوەکەی بێکداچوونی جوود درز ئەم نرخانەمان هەیە لامدامان هەیە 643 نانۆمەترە و ثێتامان هەیە گۆشەکەمان هەیە لە 1737 پلەیە دی دراوە دیەکەمان لە 115 یان پێم لە 1150 بە میلیمەترە. جیاوازی ڕێڕە و بە میلیمەتر چەندە؟ جیاوازی ڕێڕەوی دەوێت بە میلیمەترێک لە داواکاریەکان جیاوازی ڕێڕە و دەکاتە چێ؟ دەکاتە دی ساین ثێتا جیاوازی ڕێڕە و دەکاتە دی ساین ثێتا. ئەگەر بزانستا دیمان هەیە گۆشەکەمان هەیە جیاوازی ڕێڕەوی باساین توانین بدۆزینەوە و ئەگەر ئێم و لەنداش تەبی ئێم و لەندەش پێ دەڵێن جیاوازی ڕێڕەو ئێم جاران لەندە پێ دەڵێن جیاوازی ڕێڕەو. مادام جیاوازی ڕێڕەوەکەی بە میلیمەتر دەوێت کەواتە ئەو دیە بە میلیمەترە نایگۆڕم لە خۆی جیاوازی ڕێڕەوەکە ڕاستەوخۆ بە میلیمەتر دەچێت. مزان دیەکەمان چەندە لە 115 میلیمەترە بزان لە 115 میلیمەتر. ساینی ئەو گۆشەیە کایتمان لە 1737
لە بۆمان دەدەچێتن 1.93 جارانی دەتوان ناقص 3 بەچ مادام دیەکە بە ملیە کاتە جیاوازی ڕێڕەوەکەش بە ملیمەتر دەچێتن کە وەک ئەو داوای کرد بوو. ئەگە بیگۆت بە یا لە هەڵبژاردنەکان تەماشا دەکەم ئەگە جیاوازەکە بە مەتر بی ئەو دی دەکەم مەتر جاران توان ناقصی دەکەم دیەکەشمان بە مەتر دەرەچوو ئەو کاتی 1.96 جاران توان ناقص 6 دەرەچوو. ئەوە داواکاری یەکەم هیچ شتێکی نوێی تێدا نەبووم. داواکارێکی دیکەی هەیە دەڵێت چێ؟ دەڵێت وە بە درێژی شەپۆلی ڕووناچی دەرچوو لە دوو درزەکەەوە بە پێی گۆشەی دراوە کە گۆشەکمان هەیە ئایا لەم خاڵەدا برژۆڵەی کە پیادەبی برژۆڵە ڕووناک پیادەبی یاخود برژۆڵەی تاریک پیادەبێت یان ناوچەیەک پیاک دەبێت لە نێوان تاریک و ڕووناک کە پێی دەتوانین پێ بڵێن نیمچە ڕووناک دەتوانین پێ بڵێن نیمچە تاریک یعنی نە تاریکە نە ڕووناکە لە نێوان تاریک و ڕووناکدایە. لەو شێوازە داواکاریەی زۆری برژۆڵەکە چییە؟ ئایا ڕووناکە تاریکە یان نیمچە ڕووناکە؟ چ دەکەین؟ ئەمە نازانین زۆری برژۆڵەکە چیە هەتا بزانین ئایا بێکداچوونی دروستکرد بەکاربینیم یاسایی یان یاسای بێکداچوونی لە ناوبەر کە برژۆڵی تاریک دروست دەکاتن بەکاربینم لە بۆ ئەوەی بیکەینە یاسایەک هەموو کاتێک یاسای بێکداچوونی دروستکرد بەکاربینە دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا. ئەمە ئێمەکەی دەدۆزینەوە ئەگەر هاتوو ئێمەکە ژمارەیەکی تەواو دەرچوو لەو پەیوەندیدا بەکاردێنین. ئەگەر ئێم سێ ئەگەرمان دەبیتن ئەگەر ئێم ژمارەی تەواو دەرچوو ژمارەی تەواو وەکو چی؟ 1 2 3 هەتا ئاخری دەرچوو ئەوە چ دروست دەبی؟ برژۆڵەی ڕووناک پەیدا بووە. ئەگەر هاتوو ئێمەکەمان نیو دەرچوو ژمارەیەکی نیو یعنی بۆ نمونە 0.5 1.5 2.5 هەتا ئاخری ئەوە برژۆڵەیەکی تاریک پێیا بووە ئەوە برژۆڵەکە تاریکە. ئەگەر برژۆڵەکە تاریک بیتن پێویستە یەک لەسەر لە بۆ بنووسین یەک لەسەر دوومانە نووسە لە یاساکەی لێکوانە ئێمەکەت بە نیو دەردەچیتن. بەڵام ئەگەر ژمارەیەک دەرچوو ژمارەکە لە نێوان چ بوو؟ لە نێوان ژمارەی تەواو لەگەڵ نیو ژمارەی تەواو لەگەڵ نیو لە نێوان ئەو دوو ژمارەیەدا بوو بۆ نمونە 1.7 دەرچوو یاخود 2.3 دەچوو نە ژمارەی تەواوە نە نیوە ئەو کاتی ئەو ناوچەیە کە پێیا بووە ناوچەیەکی نیمچە ڕووناکە. با لێکوانە بزانین چمانە بۆ دەرەچیتن ئێمەکەی دەدۆزینەوە ئێم یەکسانە بە چ؟ دی ساین ثێتا لەسەر چ؟ لەسەر لامدا. دیەکەمان 0.15 بەڵام بە ملیە جارانی دەتوان ناقص 3 دەکەین ساینی گۆشەکەی کە دراوە 0.737 دابەشی لامدایەکەشمان 643 بەڵام بە چیە؟ بە نانۆمەترە نانۆی لابەم جارانی دەتوان ناقص 9 گوتمان کەوانێک لە بۆ ژێری دەکەین لە کاتی بەکارهێنانی حاسیبەکەی ئەو ئێمەی کە لە بۆمان دەردەچیتن ئێمەکە 3 دەردەچیتن کەواتە مادام ژمارەیەکی تەواو دەرچووە بزانە مادام ژمارەیەکی تەواو دەرچووە ئەوە برژۆڵەی ڕووناک پەیدا دەبێت برژۆڵەی ڕووناک پەیدا بووە ڕووناک. بۆ نمونە ئەگە 3.5 دەرچوو باە ئەو 0.5 چ بووە؟ دیارە ئەو برژۆڵی تاریک بووە دەبایە ئێم کۆیەک لەسەر دووەکەمان بنووسی باە کەواتە ئەگەر ژمارەیەکی نیو دەرچوو باە ئەوە ئەو برژۆڵەی پەیدا بۆ برژۆڵەیەکی تاریکە. بەڵام ئێستا کە ژمارەی تەواو دەرچووە برژۆڵەی ڕووناکمان لە بۆ پەیدا بووە ئەوە پرسیاری 24 لە پێداچوونەوەی بەشی 7. لە بەشی 8میش دوو پرسیاری تێدایە کە زۆر لە قوتابیەکان داوایان کردیە کە لە بۆیان شیکار بکەین. یەک لە پرسیارەکان پرسیاری 25 لەگەڵ پرسیاری 27 پرسیاری 25 شیکار دەکەین بزانین دەڵێت چ پرسیاری 25 دەڵێ سەرچاوەیەکی ڕووناچی درێژی شەپۆڵەکەی سەرچاوەیەکمان هەیە درێژی شەپۆڵی سەرچاوەکەی ناوی چییە؟ سەرچاوە یەکەممان لامدە یەکەم ناوی لامدەیە لە باتی نرخ بەهێما دایتی دەکەوێتە سەرکانزایەک ئەلیکترۆن ڕووناچیەکان دەردەکاتن
واتە دیاردەی کارڕووناچی ڕوویدایە کە دیاردەی کارڕووناچی ڕوودا ئەلیکترۆنەکان دەرچن جوولە وزەیەکیان دەبێتن جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان کاینەتیک ئینێرجی مەگزیمەم ئی سەرچاوەی یەکەم 1 ئەلیکترۆن ڤۆڵتە و سەرچاوەیەکی ترمانە سەرچاوەی دووەممان هەیە درێژی شەپۆڵەکەی بەهێمادایەتی دووبارە نیوڵاندە یان درێژی شەپۆڵەکەی نیوەی درێژی شەپۆڵی سەرچاوەی یەکەمە ئەگەر ئەو سەرچاوەی بەکاربین سەرچاوی دووەم لە هەمان کانزادا بە کانزاکە نەگۆڕاوە ئەوە مانای خۆی هەیە ئەو قسە ئێستا پێ دەڵێم ئەلیکترۆن ڕۆچەکان دیسانەکە ئەو سەرچاوێش ئەلیکترۆن ڕاچی دەردەکە دیاردەی کارڕووناچی دروست دەکاتن ئەگەر ئەو سەرچاوەی بەکاربین سەرچاوی دووەم گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆنە دەرچووەکان ئەو کاتی چەند دەبیتن 4 ئەلیکترۆن ڤۆڵت دەبین هەروەکووە بیرهینانەوەش کە لامدایەکەی گەورەیە لامدایەکە بچووکە ئەگە لامدا گەورە بی لەرەی کەمە ئەگە لامدا بچووک بی لەر زۆرە لەرە گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆنەکان بەندە لەسەر لەرەی ڕووناچەکە تا لەرەی ڕووناچەکە زیاتر بی جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان زیاتر دەبیتن ئەتوانین برێن گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان لەگەڵ لەرەی ڕاستوانەیە لەگە درێژی شەپۆڵی پێچەوانەیە درێژی شەپۆڵە چی کەم گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان زۆرە درێژی شەپۆڵەکە زۆرە گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان کەم دەبیتن ئەوە پێشووتر وەرمانگرتیە جا پرسیارەکەی ئەوەیە ئایا پابەندە ئیشی کانزاکە چەندە HF نۆت چەندە ئەوە داواکراوە بزانە چ دەکەین تەماشاکەین لێرانەدا لە دیاسای دیاردەی کارڕووناچی دەنووسین یاساکە دەمانگوت گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان دەکاتە HF کەم HF نۆت وزەی ڕووناچەکە کەم پابەندە ئیش داواکراوە ئەو پابەندە ئیشە نێگەتیفە بستەوە بردیتە پۆزتیڤ ئەو گەورەترین جوولە وزەی ئەلیکترۆن دەرچووەکان موجەبە بچێتەوە بردیتە سالب کەواتە یاساکە بە پێی داواکاری دەنووسین دەڵێن چێ دەڵێن پابەندە ئیشەکەمان HF نۆت مەهاتە ئەو بەرەی ئەوە لە شوێنی خۆتی HF لە شوێنی خۆتی بەڵام ئەوە کانەتیک ئینێرجی موجەبە بچێتە ئەو بەری هاوکێشەکەی دەبێتە سالب کانەتیک ئینێرجی مەگزیمەم قوتابیانی خۆشەویست مادام هەمان کانزایە تەنها سەرچاوەکە گۆڕایە کە سەرچاوە بگۆڕێتن ئەوە هەر هەمان کانزایە کاتە پابەندەی ئیشی کانزاکەی ناگۆڕێ هەرچەندە ئەو سەرچاو ڕووناچی دەخێنە سەری پابەندە ئیش لەسەر جۆری کانزاکە مندە جۆری کانزاکە نەگۆڕایە کەواتە هەردوو سەرچاوەکە خرایتە سەر هەمان جۆری کانزا کاتە پابەندە ئیشان یەکسانە لە بۆ سەرچاوەی یەکەم ئێستا دەینووسم ئێستا ئەوەی لە بۆ سەرچاوەی یەکەم دەنووسم لە بۆ سەرچاوەی یەکەم چۆن دەینووسم بزانە تەماشاکەم لە بۆ سەرچاوەی یەکەم دەڵێن چێ بزانە HF نۆت لە بۆ سەرچاوەی یەکەم سەرچاوەی یەکەم دەکاتە چێ HF1 سەرچاوەی یەکەم بی لەری یەکەمە کەم کاینەتیک ئینێرجی مەگزیمەمی یەکەم Fمان نییە لە جیاتیان لاندەی دایتەمەن کە Fمان نەبی دەتوانین Fی بشتێن بزانە HF نۆت یەکسانە ئەوە H لە جاتی Fی دەنووسم چ C لەسەر لامدا چکو ئەو پەیوەندیەمان هەیە پێشووتر دەمانگوت C دەکاتە F لامدا F دەکاتە چ C لەسەر لامدا ئەوە لە دەرسانی پێشووتر ڕابردوو هەمان بوو Fەکەمان شکان دەکاتە C لەسەر لامدا F1B ئەوە لامدای یەکەمە نرخی لامدای یەکەم چەندە نرخی لامدای یەکەممان لامدای یەکەم کەم کاینەتیک ئینێرجی مەگزیمەمی یەکەم ئێستا دادەنێمەوە ئەو شتانەکەیتمان HF نۆت پابەندە ئیش دەکاتە HC نرخی لامدای یەکەمان گوتمان بە نرخیتمان بەهێمایتمان لە جاتی لامدای یەکەم لامدایە کەم کاینەتیک ئینێرجیەکەی چەندە یەکە ئەوە ئێستا چمان کرد هاوکێشەکمان دروست کرد لە بۆ سەرچاو یەکەم یاسای پابەندە یاسای دیاردەی کارڕووناچیم بە پێی پابەندە ئیشی نووسی پاشانە چینێ لە بۆ سەرچاوە یەکەم نووسی نەنووسی پابەندە ئیشی یەکەم چوو کانزاکە ناگۆڕێ پابەندە ئیش ڕقەمی لە بۆ دانان چکو ئی سەرچاوە یەکەم سەرچاوی دووەم هەمان کازایە پابەندە ئیشەکەی ناگۆڕێتن ئەوجا لە بۆ سەرچاوی دووەم لە بۆ سەرچاوی دووەم
ئەو پەیوەندی دەنووسنە بۆ سەرچاوەی دووەم پابندە ئیشەکەی HF نۆت یەکسانە H سەرچاوەی دووەم بی F2 کەم کاینەتیک ئینەرژی مەگزیمەمی دووەم دێمدا دەنێمەوە HF نۆت یەکسانە H لە جیاتی F2 دیسانەکە دەنووسم چ C لەسەر لامدای دوو کەم کاینەتیک ئینەرژی مەگزیمەمی دوو لامدای دووەممان بەهێما هەیە بزاندا دەنێمەوە HF نۆت یەکسانە HC لە جیاتی لامدای دووەم دەنووسم چی یەک لەسەر دوو لامدا یەک لەسەر دوو لامدا لامدای دوو نرخی چەندە یەک لەسەر دوو لامدایە کەم کاینەتیک ئینەرژی سەرچاوی دووەمیشمان چەندە چوارە ئێستا ئەو یەک لەسەر دوو بێتە سەرەوە هەڵدەگەڕێتەوە کەواتە HF نۆت یەکسانە دوو HC لەسەر لامدا کەم چوار ئەوەش دەکەینە هاوکێشەی دووەم ئێستا لە هەردوو هاوکێشەکەەوە تەماشاکە HF نۆت یەکسانن لای چەپیان یەکسان بێت لای ڕاستیش یەکسان دەبێتن کەواتە بە یەکسانکردنی هاوکێشەی یەکەم و دووەم زان چمان دەزەکەیە چکو هەرەمان پابندە ئیشیان هەیە ئەهان دەڵێن چێ بە یەکسانکردنی هاوکێشەی یەکەم و هاوکێشەی دووەم لۆ یەکسانمان کرد دووبارە تاکید لێ دەکەمەوە چونکە هەر هەمان کازە پابندە ئیشەکانیان ناگۆڕێتن کەواتە ئەو بڕە یەکسانە بۆ بڕێ کەواتە چمان هەیە HC لەسەر لامدا کەم یەک ئەوە هاوکێشەی یەکەم یەکسانە بە هاوکێشەی دووەممان کە چییە دوو HC لەسەر لامدا کەم چوار ئێستاکە چ دەکەم ئەو سالب چوارە بێتە ئەو بەرەی دەبێتە موجب لە یەکچووەکانە لایەکی نەزانراوەکانش لایەکەی دیکە دەبم بزانە چوارەکاتە ئەو بەرەی بۆ موجب لێکوانە کەم یەک ئەو HC لامدایە پۆزەتیفە بستە ئەو بەری دەبێتە نێگەتیڤ لێرە لە خۆی دوو HC لەسەر لامدامان هەبوو ئەوەش چۆ ئەو بەری بۆ سالب HC لەسەر لامدا بزانە دوو HC لەسەر لامدا کەم یەک HC دەکاتەوە یەک HC ئەگەر توانین بۆ شوازت بینین HC لەسەر لامدا کە هاو بەشۆرگین دوو کەم یەک دەکاتە یەک کەواتە چمان لە بۆ ماوە لە بۆمان دەرچوو چار کەم یەک کاتە سێ یەکسانە بە HC لەسەر لامدا کەواتە نرخی HC لەسەر لامدامان ئامادە کرد لە هەر کام لە هاوکێشەکان دابنینەوە ئەوە دەتوانین بزانین پابندە ئیشەکە چەندە بۆ نەگەر لە هاوکێشەی یەکەم دابنێمەوە بە دانانەوەی لە هاوکێشەی یەکەم بزان چمانە بەرچیتن پابندە ئیشەکە HF نۆت یەکسانە HC لەسەر لامدامان سێ بوو کەم یەک دەکاتە دوو پابندە ئیشەکەمان دەکاتە دوو ئەلیکترۆن ڤۆڵت چۆن زانیم ئەلیکترۆن ڤۆڵتە چکووە کاینەتیک ئینەرژیەکانمان بە ئەلیکترۆن ڤۆڵت بوو ئەوەشیان بە ئەلیکترۆن ڤۆڵت دەدەچیتن لە هاوکێشەی دووەمیش دانین وەرەمان شتە بزانە لێکوان دادەنێمەوە تا HF نۆت یەکێکی دانێەوە ئاساییە بەڵام هەردوو کلۆ تەدبیر دەکەم بزانە دوو جاران HC لەسەر لامدا ئەو نرخەمان چەند بوو سێ بوو دوو جاران سێ کەم چوار ئەو دەکاتە پابندە ئیشەکە دوو جاران سێ شەش کەم چوار دیسانەکە HF نۆتەکە دەکاتەوە دوو ئەلیکترۆن ڤۆڵت لە هەر کام هاوکێشەیان دانەی ئەو پابندە ئیشەکە دوو ئەلیکترۆن ڤۆڵت دەردەچی ئەگەر هاتوو ئێستا پرسیارەکە تەواو بوو ئەگەر هاتوو لە پرسیارێکی بدرێ ئایا لە لەری مۆڵەقەی کانزاکە چەندە زۆر ئاساییە ئەو کاتی دەرێن چ دەرێن ئەوە زیادەیە لەسەر پرسیارەکەی Hەکەمان لە ژێرەوە دوو ئەلیکترۆن ڤۆڵت لەسەرەوە دەبێتن ئەگەر لە دۆزینەوەی پابندە ئیشی لە بۆ دۆزینەوە لە لەرمەوەقە دەبی بە جوڵ بیتن ئەلیکترۆن جوڵمان بێ گوتمان جارانە جارانی 1.6 جاران توان ناقص 9 دەکەم هەتا ببێتە جوڵ هێچەکەشمان هەیە 6.63 جاران دەتوان ناقص 34 F نۆتەکەمان بە هەیەتێز دەرەچی ئەگەر هاتوو لە پرسیارەکەی گوتی لە لەری مۆڵەقە چەندە پرسیاری 25 بوو ئەویان پرسیاری 27 لە پێداچوونەوەی بەشی هەش دووبارە پرسیاری 27مان هەیە لە پرسیاری 27 دەرێتە ڕووناچی سوور ڕووناچیەکمان هەیە سوورە لامدای ڕووناچیەکەمان
لامدایەکەی 670 نانۆمەترە ئەلیکترۆن ڕووناچیەکان لە کانزایەکی دیاریکراو دەردەکات یان دیسان دیاردەی کاڕووناچی ڕووی داوە لە کاتێکدا سەرچاوەیەکی ڕووناچیمان هەیە ئەوەی ناوێدەن وڵاندای یەکەم ئەوەی ناوێدەن وڵاندای دووەم درێژی شەپۆڵەکەی 520 نانۆمەترە ئەلیکترۆن ڕووناچیەکان لە هەمان مادە پەیدا دەکاتن مادەم کانزاکە نەگۆڕایە دووبارە فکرەکە ئەوەیە پابەندە ئیشی کانزاکە ناگۆڕێت هەمان کانزای کاتە پابەندە ئیشەکە لە هەردوو سەرچاوەکەیدا یەکسانە گەورەترین جوڵە وزەی ئەو سەرچاوەیە ئەها چی دایتەمەن دەڵێت چێ دەڵێت گەورەترین جوڵە وزەی سەرچاوەی دووەم 1.5 ئەوەندە 1.5 ئەوەندە یعنی جاران جوڵە وزەی سەرچاوەکەی پێشوە سەرچاوەکەی پێشمان ناوێنا چ ناومانێنا سەرچاوەی یەکەم کەواتە گەورەترین جوڵە وزەی سەرچاوەی دووەم دەکاتە 1.5 ئەوەندەی گەورەترین جوڵە وزەی سەرچاوەی یەکەم ئەو دەسەواژەی دایتەما دیسانەکە دەرێ پابەندە ئیش چەندە یعنی HF نۆتمان چەندە ئەلێرەوە دەست پێ دەکەم بزانە لێرانە دەتەمەشاکەین کاینەتیک ئینەرژی مەگزیمەم دەکاتە چ دەکاتە HF کەم HF نۆت ئەگەر لە بۆ سەرچاوەی دووەم بنووسم ئەوە Fی دووە پابەندە ئیش نانووسم پابەندە ئیشی دووەم چووکە گوتمان پابەندە ئیشەکە ناگۆڕێتن هەمان کانزایە یەکسانە 1.5 ئەوە لە جیاتی کاینەتیک ئینەرژی مەگزیمەم دەیشێنم خور دەکەمەوە دەکاتە چ HF1 کەم HF نۆت ئێستاکە بەشینەوەکەی دەکەم ئەوەی جارێک لەو بڕێ دەدەین جارێکیان لەو بڕێ دەدەین ئەو لاوە خۆی دەنووسمەوە HF2 کەم HF نۆت یەکسانە 1.5 جاران HF1 دەکاتە 1.5 HF1 کەم 1.5 جاران HF نۆت دەکاتە 1.5 HF نۆت ئەوە چمان کرد پەیوەندیەکەی کە درایە داماناوە پەیوەندیەکانم خورد کردەوە کاینەتیک ئینەرژی مەگزیمەمی خورد کەمەوە دەکاتە HF کەم HF نۆت لە بۆ سەرچاوەی دووەم ئەوەش لە بۆ سەرچاوەی یەکەم ئەو 1.5 جارانی ناو کەوانەکەمان کرد ئێستاکە لێکچووەکان دەبەمە لا یەکتری بزان چ دەکەم ئەو HF نۆتە سالبە دەبێمە ئەو بەرە دیتە موجب دەبیتە چێ دەبیتە موجب 1.5 HF نۆت کەم HF نۆت لێرە هایتمان ئەوەش هایتمان بڕا دەیبینە ئەو بەرەی دەبیتە سالب موجبە بستەوە بەریتە سالب لێرە چماوەتەوە 1.5 HF1 هەیە کەم بزانە موجب بۆ سالب کەم HF2 ئێستاکە 1.5 کەم یەک دەکاتە 0.5 1.5 کەم یەک دەکاتە 0.5 دەتوان برم HF نۆتی هاو بۆش وەردەگرم 1.5 کەم یەک دەکاتە 0.5 پابەندە ئیش HF نۆت لەولایە چمان هەیە 1.5 HF1 کەم HF2 بەڵام لێرە ئەم لە پرسیارەکەی لە جیاتی ئێفی لامدام هەیە زۆر بە ئاسانی دەتوانم لامدایەکان بکەمە ئێف چکە هەمیشە ئەگەر نەچ داتێ دەبێت ئەوەی بزانی خێرایی ڕووناچی چکە بابەتەکەمان ڕووناچیە سێ جاران دەتوان هەشتا مەتر لەسەر چرکە ئێستاکە ئێفۆنی ئامادە دەکەم زانە ئیشم بە ئێفۆنیە ئێفۆنی ئامادەکەم لامدا یەکەممان هەیە سیمان هەیە ئێفۆنی ئامادەکەم دەرم سی دەکاتە ئێف لامدا ئەگە لە بۆ سەرچاوەی یەکەم بیتن بزانە لە جیاتی F1 دەکاتە سی لەسەر لامدای یەکەم سیەکەمان سێ جاران دەتوان هەشتا وەڵامدای یەکەمیشمان 670 جارانی دەتوان ناقسنۆیە ئەو دەتوان ناقسنۆیە ئیچیە ئی نانۆیەکەیە دەکاتە 4.48 ئەویان F1ەکەمان دەکاتە 4.48 بە نزیکەی جاران دەتوان 14 هێرتز HZ بە هەمان شێوە لە بۆ سەرچاوەی دووەمیش F2ەکەی لامدەی دووەم دەکەمە F2 Fی دووەم هەرتوان ڕاستەخۆ لێرەوە Fی دوو دەکاتە سی لەسەر لامدەی دوو سیەکە دیسانەکە خێرایی لە بۆشاییدا سێجان توان هەشتا وە لامدەی دووەمان 520
بەڵام جاران دەتوان ناقز نۆ چکە نانۆیە ئەویش بکەمە ئەنجام ئێفی دوومان لە بۆ دەردەچیتن 5.77 جارانی دەتوان 14 هێرتز. ئێستا کە دێم HF نۆت پابەندە ئیش داوا کراوە بزانە ئەوەی لەگەر نەزانراوەکە لێ ژێرەوە ئەو بەرێکسانە لەسەرەوە کاتە یەکسە درم چێ درم HF نۆت کە پابەندەیشەکە داوا کراوە ئەوەی لەگەر نەزانراوەکەیە نیو لە ژێرەوە و ئەو بەرێکسانەش لەسەرەوە یەکسەر نرخامان هێدا دەنێمەوە 1.5 نەگۆری بلاچیش لە پرسیارەکان دەداتێ 6.63 جاران دەتوان ناقس 34 ئەوە نووسیمەوە کام دیسانەکە Hمان 6.63 ئەفۆن ئەوە کەش با بنووسین ئەو ئێفەکەمان نەنووسی بزانە ناقس 34 H ئێفۆنەکەمان چەندە ئێفۆنەکەمان جارانی 4.48 جارانی دەتوان 14 کەم چ کەم HF2 Hەکەمان دیسانەکە هەمان H 6.63 جاران دەتوان ناقس 34 جارانی ئێفی دووشمان 5.77 جاران دەتوان 14 ئەوەی دەکەینە ژمارەك یعنی ئەو ئەنجامەی دەکەینە ڕقم چۆن نووسرا بە هەمان شێواز بنووسە لە عاسبەکەت یەکسانەی لێ دەدەین اینجا دابەشی 0.5 دەکەین کە دابەشی دەکەین HF نۆتمان HF نۆت کە پابەندە ئیشەکەیە لە بۆمان دەرەچێتن 1.326 جاران دەتوان ناقز 19 جوول لەبەرەوەی لەرەکان بەهێرتزە کەواتە HF نۆت بە جوول دەدەچێتن ئەگەر ئەو ژمارەیە هەبوو لە هەبژارنەکەی دەچم هەڵی دەبژێرم ئەگەر نەبوو بە ئەلیکترۆن ڤۆڵت دەداتێ گوتمان لە فیزیای گردیلەیی وزە جوانترە دەگونجێتن کە بە ئەلیکترۆن ڤۆڵت بیتن بیکەین ئەلیکترۆن ڤۆڵت گوتمان جوولمان پەیوەندی نێوان جوول ئەلیکترۆن ڤۆڵتی چ بوو بەبیرهێنانەوە 1 ئەلیکترۆن ڤۆڵت دەکاتە 1.6 جاران دەتوان ناقز 19 جوول جا ئەمە یان ئەلیکترۆن ڤۆڵتی دەکەینە جوول یان ئەلیکترۆن ڤۆڵتی دەکەینە جوول یان جوولی دەگۆڕنە بۆ ئەلیکترۆن ڤۆڵت هەردوو حالەتەکەمان دێتە پێشی هەر کاتێک لە پرسیاری لەرەلەری داوا کرد دەبی وزەت بە جوول بیتن هەتا جوولی نەگۆڕی بلانچێگە جوولی وزەکەی کورد بیتەوە یەک لەسەر سێکرد بێتەوە تا هێرتزت لە بۆ دەرچیتن کەواتە پەیوەندیەکەیان 1.6 جانتوان ناقز 19 بە بارگەی ئەلیکترۆنی بەفکرد بێتەوە ئەو نرخی بارگەی ئەلیکترۆنیش 1.6 جانتوان ناقز 19 جا ئەگەر هاتو جوولمان ویست ئەلیکترۆن ڤۆڵت بکەنە جوول برێ جوولمان بوێ جارانە جوولمان نەوێ دابەشە ئێستا ما جوولەکەمان نایە دەمانێت بکەین ئەلیکترۆن ڤۆڵت دابەشی دەکەین کەواتە ئەو نرخەی ڕاستەوخۆ دابەشی 1.6 جاران دەتوان ناقز 19 دەکەم دابەش 1.6 جاران دەتوان ناقز 19 بەس کەوانەی لەبیر نەکەی لە بۆمان دەرەچیتن 0.8 ئەلیکترۆن ڤۆڵت ئەو پابەندە ئیشی کانزاکەمان 0.8 ئەلیکترۆن ڤۆڵتە ئەوە پرسیاری 27 پێداچوونەوەی بەشی هەشتەمە پرسیاری دیکەمان هەیە یەک لە پرسیارەکانی کە هەیتمان لە پێداچوونەوەی بەشی نوێیەمە لەوێش پرسیارێکن بۆ هەڵبژاردینە پرسیاری 27 لەبەر یەک دەستەواژە پرسیارە مژاری پرسیارێکی زۆر ئاسانە دەڵێت دەڵێت زۆربەی درێژی شەپۆڵەکان تیشی خۆر ئەو تیشکەی کە لە خۆرە دێتن درێژی شەپۆڵەکەی بەشی هەرە زۆریان درێژی شەپۆڵەکەی لامدایەکەی ئەوە لامدایە دەتوان ناقس 6 مەترە یان دەکونجێ کەمتریش بیتن ئایا کەلێنەوزەی مادەیەکی دیاری کراوە چەندە کەلێنەوزە داوا کراوە لە بەو دەستەواژەیە پرسیارە دەکەم کە کەلێنەوزەی داهاتوو یاخود کەلێنەوزەی داوا کرد ئەوە مەبەستی ئیە ئی بدۆزەرەوە کەلێنەوزە واتە ئی کە وەک خانەی خۆرکار بەکاربێنرێتن ئەمە پێدەن تاقە شەمسی بتوانن تیشەکانی تیچی خۆر هەڵبژێتن وە لە پرسیارەکەش پێ دەڵێ H دەکاتە 6.63 جاران دەتوان ناقس 34 جوول چرکە وە سیش هەر کاتێک پێویستت بوو دەکاتە 3 جاران دەتوان 8 مەتر لەسەر چرکە جا ئێستا کاما وزەکەی بدۆزینەوە دەرێم وزە دەکاتە HF ئەوە Hەکەمان هەیە 6.63 جاران دەتوان ناقس بەڵام Fەکەمان نییە لە جاتی Fی چمان هەیە
لە جاتی ئێفی لامدامانەیە سیمانەیە باسایە توام ئێفی ئامادەکەم دەڵێن چ دەڵێن سی دەکاتە ئێف لامدا ئێفەکەمان دەکاتە چ سی لەسەر لامدا سیەکەمان چەندە سێ جاران دەتوان هەشت وەڵامدایەکەشی کە داوە پێشگیری پێوە نییە سەر بە مەترا دەتوان ناقص شەشە ئەوە بیستە سێ دیتە موجب شەش لەگە سێ جاران توان هەشتی دەکاتە سێ جاران دەتوان چواردە هێرتز ئێستا دێندا دەنێمەوە سێ جارانی دەتوان چواردە ئەنجامەکەی لێک بدەم لە بۆمان دەرێتن 1.989 جارانی دەتوان ناقص 19 بە جوول قوتابیانی خۆشەویست هەر کاتێک لەو پەیوەندیی وزە دۆزیوە وزەکەت بە جوول دەرەچی لەبەر چوایە لەبەر ئەوەی نەگۆڕی بلانک یەکەی پێوانەکەی جوول چرکەیە یەکەی پێوانی نەگۆڕی بلانک جوول چرکەیە جوول جارانی چرکە جارانی ئێفیش بە هێرتزە هێرتزانی چ هێرتزانی لەسەر چرکە ئەو چرکەی لەگەڵ چرکەی کوردیتەوە کاتە چ دەمێنێتەوە جوول دەمێنێتەوە ئەگەر هەڵبژاردنەکەی بە جوول درابوو بەڵێ جوولەکەی هەڵدەبژێن و ئەو ئەنجامی هەڵدەبژێن دەکرێت بە نزیکەیش برێن دوو جاران توان ناقص نۆزە چکو لە دوو نێزیکە ئاساییان ئەگەر بە جوول نەدرابوو با ئەلیکترۆنڤۆڵت دەداتێ ئەو کاتی جووڵی بگۆڕە بۆ ئەلیکترۆنڤۆڵتی جوولمانەوەی گوتمان دابەشە دابەشی چەند دەکەین دابەشی 1.6 جاران دەتوان ناقص نۆزەی دەکەم لە بۆمان دەرەچیتن 1.24 ئەلیکترۆن ڤۆڵت ئەوە وزەکەمان دۆزیوە کەواتە لەبەر ئەو دەستەواژەی پرسیارەکەن بۆ هەڵکردەگەنا پرسیارەکە شتێکی قورسی تێدا نییە بەڵام دەستەواژەی کە لێنە وزەی درابوو یان داوای کردبوو ئەوە واتە وزە وزمەبەست وزە دەگەێنن مانای وزە دەگەێنن تەماشاکە بەجەن شتێکی دیکە دەمێ باسی بکەم کە زۆربەی هەرە زۆری ئەسیلەکان تێداتی پێویستە بزانین شەبەنجی کارۆمناتیسی چییە شەبەنجی کارۆمناتیسی شەبەنجی کارۆموگناتیسی هەفت شەپۆڵ دەگرتەوە رادیۆیی واتە بێتەل یەک ناوە بێتەل ئەما دەرێن وایرلێس و مایکرۆیی ناوەکی دیکەشی پێی دەڵێن وردیلەیی و خوار سوورمان هەیە ڕووناچی بینراو و سەر و بنەوشەی تیشکی ئێکس تیشکی گاما دەتوانین ژمارێکی زۆر پرسیار لەسەر ئەو شەبەنگەی دروستکەین جا ئەو ڕووناچی بینراوەش ڕووناچی سپیچ پێ دەڵێن ئاسای پێش دێن ڕووناچی سپی ئەما لە شەبەنجی کارۆمناتیسی کە هەیە تەنها ڕووناچی بینراو دەبینین ئەوەکان کە هیچیان بە چاو نابینرێت تەنها ڕووناچی بینراو دەبینرێتن ئەو ڕووناچی بینراوەش دەکەینە ئەگەر هاتوو شیتەڵی بکەین کە بە ئاوێزێ شیتەڵی بکەین یاخود بە پەپکەی سیدی شیتەڵی بکەین کە ئەوانە هەموویشیان شیتەڵکردنە بە درزەکی لادان شیتەڵی بکەین ئەو ڕووناچی بینراوە حەوت ڕەنگە حەوت ڕەنگەکەش چۆنە سوور پرتەقاڵی زەرد ئەوانە ڕەنگن سەوز شین نیلی بنەوشەی جا ئەو پێویستە بە تەسەسول بیزانین تەسەسولەکە لە چی هاتیە لە خۆمانەوە ڕیزمان نەکردیە بزانە لە درێژترین درێژی شەپۆڵ لاندای درێژترین ڕیزمان کردیە تا بینە خوارێ لاندایەکە کەم دەکاتنەوە دەبێتە لاندای کورتترین لاندای هەیە ئەما دەمانگوێت لە درێژی شەپۆڵ پەیوەندیان پێچەوانەیە کەواتە مادەم لاندای درێژترینە ئەوە کەمترین لەرلەری هەیە لەرلەری کەمترین
تا بینە خوارە بەرەبەرە لەرەلەر زیاد دەکاتن لێرە گەورەترین لەرەلەری هەیە لە بۆ ڕووناچی بینراویش بە هەمان شێوە ڕیزکرایە لە لامدای درێژترین لامدا هەتا بینە خوارە گوتمان لامدا کەم دەکاتن دەبێتە لامدای کورتترین بەڵام لە چ لەرەلەری گەورەترین لەرەلەری مادام لامدای درێژترینە لەرەلەری کەمترینە تا بینە خوارێ لەرەلەر زیاد دەکاتن کەواتە بنەوشەی لەرەلەری لە هەمووان زیاترە گەورەترین لەرەلەری هەیە جا هەر هەموو ئەوانە شەپۆلی کاربناسی لەبەرکردنەکە زۆر ئاسانە بابەجان هەفت قلە پێویستە بە تەسەسول بیزانین ئیشەکەی بە ئاسانی لەبەر دەکەم زانە هەفتە خەیر الأمور ئەوسەطها جێمان لێ بۆ حەدیسە پیرۆزەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ناوەڕاستەکەمان ڕووناچی میراوە ناوەڕاستەکەت ئەمە ناوەڕاستەکەی دەبین ڕووناچی میراوە سێ لەسەرەوەی ڕووناچی میراویە سێش لە خوارەوەی ڕووناچی میراویە بە ڕادیۆی و مایکرۆی دەست پێ دەکا بە ئێکس و گامای کۆتایی پێدێ ڕادیۆی و مایکرۆی دەست پێ دەکا بە ئێکس و بە گامای کۆتایی پێدێتن شتەکەش بەعکسی لەبەرکە بەعکسی خوار لەسەرەوەیە سەر لە خوارەوەیە مەبەستمان چی یعنی خوار سوور لەسەرەوەی ڕووناچی میراویە سەر و بنەوشەیش لە بن ڕووناچی میراویە ئەوە بە تەسەسول لەبەرمان کرد چونکە پێویستمان پێ کام لەمانە لەوانەیە سەبی بکەینە پرسیارە یەک چاد لەوانە بداتێ کام لەمانە درێژترین درێژ شەپۆلی هەیە تا لەسەرەوە بێ ئەوانەی لەسەرەوە ئەوان درێژترن تا بێتە خوارە درێژ شەپۆل کەم دەکا کام لەمانە کەمترین لەرەلەری هەیە کام لەمانە زۆرترین لەرەلەری هەیە کام لەمانە کورتترین درێژ شەپۆلی هەیە کاتە زۆر پرسیاری توانێت دروستکەین بە هەمان شێوە لێرانە سوور پرتەقاڵ سوور و پرتەقاڵ ڕەنجانی نزیکە ڕەنجی پەلکە زێڕینەی زەرد و سەوز زەرد سەوز شین نیلی بنەوشێ ئەوش بە تەسەسول دەبی لەبەری بکەین جا هەر ڕەنگەکت لە بۆ هاتەوە ئەو ڕەنگەمانەی چییە مانای ڕووناچی بینراویە مەسەلەن ڕەنجی پرتەقاڵ لە بۆ هاتەوە واتە ئەو نوێنەری چییە نوێنەری ڕووناچی بینراویە هەر هەموو ئەوانە لە بۆ شایدا خێراییەکەیان لە بۆ شایدا سێ جاران دەتوانە ئاشت مەتر لەسەر چرکەیە ئەگە لە بۆ توی پسی کام لەمانە خێراترن هیچ کامیان خێراتر نییە کەسیان لە کەسیان خێراتر نییە هەمان خێراییان هەیە بزانە بە پێداچنەوەکی بکەین لە بەشی سێەم پرسیارمان هەبوو لەسەرەوەی ئەوانە شەبەنجی کاربناچینە هەموویان شەپۆلی کاربناچینە شەپۆڵەکان دەمانگۆ دوو جۆرن میکانیکی کاربناچی میکانیکیەکان پێویستیان بەناوەند هەبوو کاربناچیەکان پێویستیان بەناوەند نەبوو دەکرێت نمونە داتێ کام لەمانە پێویستی بەناوەند نییە هەر یەکە لەوانەی دایەت و ئەوە پێویستی بەناوەند نییە بۆ تێپەڕبوونی کام لەمانە پێویستی بەناوەند هەیە بۆ تێپەڕبوونی هەر کاتێک ئەوانەی دایەت و ئەوانە پێویستیان بەناوەند نییە بۆ تێپەڕبوونیان کەواتە لەوێ ئیشمان پێ دەبێتن لە شوێنێککە ئیشمان پێ دەبوو لە بەشی هەفتەم لە بەشی هەفتەم دەمانگۆ چێ دەمانگۆ دی ساین ثێتا یەکسانە بە ئێم لامدا لە لادان لادانی شەپۆڵ بەپێی گۆشە لادانی بنووسم ساینی ثێتا یەکسانە ئێم لامدا ئەو بەر یەکسەرەوە دی لە ژێرەوە کەواتە بزانە گۆشە لادان ئەوە پێ دەڵێن چ ئەو ثێتایە پێ دەڵێن گۆشە لادان یان دەتوانین برێن چ هەمان دەستەواژە کەمانە گۆشە لادان دەداتن کە زۆر جار قوتابی پرسیارێ دێتەوە نازانین مەبەستی گۆشە لادانە پێ دەڵێن پانی برژۆڵە پانی برژۆڵەش واتە مەبەستی گۆشە لادان دەگەێنێ فراوانی برژۆڵە هەر مەبەستی گۆشە لادانە ماوەی نێوان برژۆڵەکان ماوەی نێوان برژۆڵەکان چی دێتن درێژ شەپۆڵ داتێ ڕەنگ دەداتێ گۆشە لادان لەگە درێژ شەپۆلی ڕاستەوانەیە تەبعاً ئەوانە ڕاستەوانن کەواتە کام لەمانە گۆشە لادانی گەورەترە ڕادیۆیەکان گۆشە لادانی هەمان گەورەترە تووشی ئەو بربەستانە دەبن هەر لادەدەن چکو گۆشە لادانیان گەورەیە چکو درێژ شەپۆلیان زۆرە کام لەمانە گۆشە لادانیان گەورەیە سوور گۆشە لادانی گەورەیە کام لوگمانە گۆشە لادانی کەمترینە ئەوە تیشتی گامە کام لەمانە گۆشە لادانی کەمترینە ئەوە بنەوشەی ئەدەگە بنەوشەی تیشتی گامە چدا بوو بنەوشەیەکە واتە ڕەنگ واتە ڕووناچی بینرا ئەو کات تیشتی گامایەکە ڕاستە جا لە شێوازەشکەش دێتە پێشمان لە بابەتی وزە دەکاتە چ وزەی فۆتۆن دەکاتە HF وزەی فۆتۆن لەگەل لێری ڕاستەوانەیە بزانە لەگەل لێری ڕاستەوانەیە
کامیان لێلەری گەورەتر بی ئەو وزەی فۆتۆنەکەی زیاترە لێش بە شێوازە پرسیارە دێتەوە ئەوانەی خوارەوە تا بچینە خوارێ گوتمان لێلەر گەورە دەبیتن ئەوانەی خوارە وزەیان زیاترە تا بچینە سەرەوە لێلەر کەم دەبیتن وزەی فۆتۆنەکەی کەمترە کەواتە لێرەش لە بابەتەش ئیشمان پێدەبوو واروە تەماشاکە وزەی فۆتۆنەکان دەکاتە ژمارەی فۆتۆنەکان HF ئەگەر ئەو وزە یەک فۆتۆن بی ئەو یەک HFە بەڵام وزەی کۆمەڵێک فۆتۆنی بی دەکاتە ژمارەی فۆتۆنەکان HF ئەو ئێنە N واتە ژمارەی فۆتۆنەکان N بە PN بنووسم HF لە ژێرەوە وزەی فۆتۆنەکان لەسەرەوە کەواتە وزەی فۆتۆن لەگەر F ڕاستەوانەیە بەڵام ژمارەی فۆتۆن لەگەر F پێچەوانەیە ژمارەی فۆتۆن لەگەر F پەیوەندەکەی پێچەوانەیە مەسەڵەن کۆمەڵێک چوار لەوانەیدا کام لەمانە ژمارەی فۆتۆنی زیاتر لە یەک جوولدا برەوزەکە لە بۆ دیار دەکاتن کامیان لەرەلەری کەم بوو ژمارەی فۆتۆنی زۆرە چکو پێچەوانە نا کامیان لەرەلەری زۆر بوو ژمارەی فۆتۆنی کەم دەبیتن لەگەڵ یان پێچەوانەیە ئەوە زۆر گرنگە ئەو بزان کۆمەڵێک زۆر پرسیاری لەسەرە لێرەدا دەمەوێت لە کۆتایی بابەتەکەی هەندێک شت هەیە ڕێنماییە پێت بڵێم زۆر جار دەبینی قوتابی زیرەکەیە لە ئیمتحانکردنەوەکەی غەڵەتە چ کردیە با بەلۆقت وڵای دەری مامۆستا نەمدیت باشە قوتابی خۆشەویست ئیشی تو چییە ئەو ئەسیلە چار لاپەڕەیە دەیخونیەوە ئیشی تو خینەوەیە 3 ساعات و نیو لە بەردەستیە خۆت مشەوەش مەکە کاتێکی گونجاو لە بەردەستیە زۆربەی زۆری پرسیارەکان کە دێتەوە یعنی بە کاتێکی زۆر کەم شیکار دەکرێتن کامەت ئاسانە و کامە باش دەیزانی لەسەر تا داوی جوابدەوە کەم لە پرسیارەکان هەیە کاتی زۆر دەوێتن کاتەکەش زۆریشی بێتن ناگاتە 5 دقەی هیچ پرسیارێک لە پرسیارەکان جا خۆت مشۆژ مەکە و بەهادی ئەسیلەکەت بە تەواوەتی بخونەوە بە تەرکیز بیخونەوە زۆر جار قوتابی غەڵەتی کردووە پێشگرێکی یەکەی نەدیتیە زۆر جار قوتابی غەڵەتی کردیە بە سەرەعی خوێندیتەوە مەسەلەن ئەتوو لە پرسیارەکان لە زۆر بابەتی پێویستمان بە نیوە تیرەی هەیە ئەو تیرەی داوەتە تو بە خێرای دەخونتەوە هەر بە نیوە تیرەی حسێب کردووە جا تەرکیزی لەو شتانە هەبیتن تەرکیزی لەسەر یەکە گۆڕینی هەبیتن یەکە گۆڕین پێشگیری پێوەبی لای ببین لێکی دەدەین پێشگیری لە بۆ زیادکەین دابەشی دەکەین یعنی تەرکیز لەسەر یەکە گۆڕنی هەبیتن بزانە ئەو بابەتە ئەو پرسیارەی تو سەر بە چ بەشە چییە سەر بە چ بابەتە چیە لە کامە شوێنیە بەرەبەرە لە بۆی دەچم هەتا پرسیارەکە بێتەوە خەیاڵم لە کاتی تاقیکردنەوەکان هەر بڕەکە دەداتی ئایا ئەو بڕە بگۆڕێ ئەو بڕە چی لێ دێتن ئەومان زۆر دێتە پێشی بڕەکە دەداتێ ئەو بڕە بۆ دوو ئەوەندا ئایا ئەو بڕە چی دێتن بزانە ئایا پەیوەندیان هەیە لە نێواندا یان نا پەیوەندیانی نێواندا هەیە یان نا پەیوەندیان هەیە ئایا ڕاستەوانەیان پێچەوانەیە ئەوە دەی بزانم ئەگەر ڕاستەوانە ئەو زیاد کە ئەوی زیادەکە پێچەوانە بی زیاد کە ئەویان تریان کەم دەکا پەیوەندیانی نێواندا نەبوو چاڵ دەبژێن دەرم ناگۆڕێتن کەواتە ئەو شتانە تەرکیز بکە و لە کۆتاییدا هیوادارم سوودەکەم بێەوەی خۆشەویست گەیان بێتن هیوادارم هەموو ئەو قوتابیانێک کە ئەو ساڵەکە پۆلی دوازدەنا ساڵی داهاتووش لە پۆلی دوازدە نەبن ساڵ داهاتوو لە شوێنی مەبەست داری خۆیان بن لە شوێنی بین کە ئامانجیتیان کە تێدا سەرکەوتونە گرنگ نییە ئەتوو لە کام کۆلیژی بەرزی گرنگ ئەوەیە ئەتوو لە چ شوێنەچی سەرکەوتن بەزدەین لەو شوێنەیدا ئەتوو حەزت لێیە خولیات هەیە توانەت تێدایە لەو شوێنەی سەرکەوتوو دەبیتن جا هیوادارم ساڵێکی دیکە هەر هەمووتان وەکو برادەرێک و هاوڕێکی دەرێ بتان بینمەوە وەکو قوتابێکی ناوپۆل نەتان بینمەوە هەمووتان لە پۆلی دوازدە دەربچن لەگەڵ ڕێز و سڵاو لە بۆتان لە دوعای خێریش بێ بەشمان مەکەن